کاکە هێمن سەڵاو ڕێز و حورمەتم هەیە بۆ جەنابەت بەداخەوە بۆ ئەو کارە ساتە نەخوازراوە ئەوەش قوربانیشی گەورەیە لە جەستە و خاوکی نیشتیمانی من بەسەر ئەو چاوانم هەرچی پێویست بێ ئەیکەم هەرچی لە توانامە هەبێ جێبەجێ یەکەم ئەمە واجبێکی ئینسانە و کوردایەت نەیە کوردایەتی ڕاستەقینە لە کاتێکا دەرەکەوێت بەهانای تاکی کۆمەڵگایەوە بێت هیوادارم هەرچی زووتر بتوانم بۆتان جێبەجێ بکەم و لەو خەمە گەورەیە سەبووری و ساکنایی بۆ دڵی ئەو باوکو دایکە جگەرگۆشەیان بێتەوە من ئێستا لە خاریجم بەسەر چاو ئەم پەیامەشم ناتی سەرخۆشی خۆمان ڕاستاکەم بۆ ئەو خانەوادە بەڕێزە هیوادارم کۆسیوانەیەتە ڕێتان سەڵاو ڕێز و حورمەتیشم هەیە بۆ ئەو ئینسانە خۆبەخشانەی ئاوا ڕیسک مغامرە بە ژیانەوە ئەکەن و بە چوپێکەوە کەوتونەتە وێڵات سۆراخی ئەو گەنجە هیوادارم بتوانم لە نزیکەوە بتان بینم بەسەر چەو جارێکەوەی پێداویستی بێ لە خزمەتەوە بۆتان جێبەجێەکەم سەڵاو ڕێز و حورمەتم بفەرمونون دووبارە سەرخۆشی خۆم بەو خانەوادەی ڕاگەێنم خوات لەگەڵ کەسە